کام باش ماوەی چەند ڕۆژێکی هەرێمی کوردستان چۆتە قۆناغی بانگشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ڕۆژ بە ڕۆژیش ئەم بانگشە بە نزیکبوونەوە وادەی هەڵبژاردن بانگشە گەرموگورتر دەبێت و ئەوەی دەبێتە قوربانی یەکەم ژینگەیە بە پێی مافە دەستووریەکانی عێراق هەر تاکێک مافێک و کاندیدکردن و هەروە مافی دەنگدانی هەیە لە عێراق و هەرێمی کوردستان و بۆیە بانگشە دەکاتن لە کەش و هەوایەکی ئازاد و ژینگە دووستانەدا بەڵام لێرەدا ئەرکێتی کە ئەو پێشیلکردە ژینگەیانەی کە لە سەر تاکێکن دەبێتن ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تایبەت بە بواری ژینگە داواکارین لێ کە نەبیتە هۆی تێکدان و پێچکردنی ژینگەی ئەو شوێنەی کە ژیانی ڕۆژانەی ئێمەی تێدایە و ئەو کاندیدانەی کە لە پارت و لانە سیاسیەکانن پێویستە ڕەچاوی پاراستنی ژینگە بکەن و پێویستە فەرمانگە ژینگەیەکانی شارەکانی کوردستان هەروەها شارەوانیەکان بە ئەرکی یاسایی خۆیان هەڵبستن و هەروەها ڕەچاوی پاراستنی ژینگە بکەن و هەروەها ئەم کاندیدە بەڕێزانە ڕوبەڕووی یاسا بکەنەوە بۆ نمونە ئەوەی کە دەبیتە هۆکاری پێچکردنی ژینگە وەکو ژاوەژاو و هەروەها پیسبوونی بینین و هەروەها جۆرەکانی تر کە خۆی لەوەدا ئێمە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی تایبەت بە بواری ژینگە داواکارین کە سۆشیال میدیا بەکار بهێنرێتن بە تایبەتی شاشە ئەلکترۆنیەکان لێرەدا وەکو بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە ڕێگای بانگەوازێکی دەرخالی ئاراستەی پارت و لانە سیاسیەکان و کاندیدە بەڕێزەکان دەکەن کە لەلایەن هاوکارمان ئاسوشکاک دەخینرێتەوە بۆیە داوا لە بەڕێزیان دەکەن با بفەرموویت. زۆر سپاس کاکەژار دووبارە بەخێر بێن کەناڵەکان خۆشەویستەکان دەمانەوێت لە ڕێی ئێوەی خۆشەویستەوە هەموو ئەو کاندیدە بەڕێزانە و هەموو ئەو پارت و لایەنە سیاسیانە ئاگادار بکەینەوە کە ئەو خاڵانە ئێمە دیاریمان کردووە بۆ بەرژەوەندی هەموو لایەکە بۆ ژینگەی هەموو تاکەکانی هەرێمی کوردستانە. یەکەم نابێت ئاڵای پارت و لایەنە سیاسیەکانی هەڵبژاردن لە شەقام پەڕینەوەی پێ بکرێت چونکە دەبێتە هۆی تێکدانی جوانی شار و لە کاتی هەر پچرانێک دەبێتە هۆی ڕوودانی نەخوازراو. پێویستە ئەو پۆستەرانێک کە بەکار دێت لەلایەن کاندیدەوە بگەڕێنرێتەوە بۆ کۆمپانیایەکی ریسایکلینی پلاستیک نەک زبڵخانەکانی هەرێمی کوردستان. سێم نابێت بە هیچ شێوەیەک پۆستەر و لافیتەکانیان لە قەتدار و دوورگەی ناوەندیەکانی شەقامەکان هەڵباسرێت. چوار عەفوو نابێت بە هیچ شێوەیەک تابلۆی کاندید کە بە ئاسن دروست دەکرێتن لە دوورگەی ناوەندی و قەراقی شەقامدا بنرێن چونکە دەبێتە هۆی تێکدانی فریژ و ڕوودانی کارەساتی ڕووداوی هاتوچۆ لەگەڵەوەش دەبێتە هۆی ڕێگری لە پیادە. نابێت سکۆتین و لەزگە بەکار بێت بۆ هەڵواسینی پۆستەرەکانی کاندید بە تایبەتی لە تابلۆکانی هاتوچۆ یان شوێنی دانیشتنی هاوڵاتی یان لە ستونەکانی کارەبا. نابێت پۆستەرەکانی کاندید ببێتە هۆی شێواندنی جوانی شەقام و پارک و باخچەکانی شار چ لە گەڕک بێت لە شەقامە ڕئیسەکان. دوورکەوتنەوە لە ژاوەژاوی سەر شەقامەکان و قافلەی ئۆتۆمبیل کە هەندێک جار دەبێتە هۆی نەگەیاندنی نەخۆشێک بۆ نەخۆشخانەکان. پێویستە کاندید ژمارەی مۆبایلی تایبەت بڵاو کاتە بۆ هەر ئەگەرێک کە وێنە یان پۆستەرەکەی هۆکار بێت بۆ ڕوودانی یان پێشکردنی یاسا ژینگەیەکان بۆی ئاگاداری کەینەوە اینجا سکاڵای لەسەر تۆمار بکەین. خاڵی نۆیەم کە گرنگترین خاڵە ئێمە داوایان لێ دەکەین بە زووترین کات جێبەجێ بکەن لە بەرامبەر بەکارهێنانی سەدان پۆستەری نایلۆن کە دەبینە ئەو فلێکسانە بەکاردێنن لەگەڵ ئەو کاغەزانەی کە ڕووپۆشی نایلۆنیان هەیە داوایان کە هەر کاندیدێک یان 16 نەمام ئاراستەی ڕادستی ئەندازەی پارکەکان بکاتن بۆ ئەوەی لە شاری هەولێر لە پارکی هەوار بچێندرێتن یان کە دارەکان بەرزیان لە 2 مەتر کەمتر نەبێتن لە جۆری سنۆبەر سەر و حەفەز تەزبیح بێت یان بە ڕێژەی چاپکردنی پۆستەرەکانی فلێکسەکانی ڕووبەرێک لەو شوێنێک کە خۆی ئارەزووی لێتی سەوزی بکاتێن یان ئەو بازنەی خۆی کە لێی کاندیدا. خاڵی کۆتایی گەر کاندید ئەم خاڵان لەسەرەوە هاوکارمان نەبێت ئێمە بەپێی یاسا بەرکارەکان لیان لە ڕێگەی فەرمانگە ژینگەیەکانی هەولێر و دۆک و سلێمانی و گەرمیان ڕاپەڕین یان لە ڕێگەی شارەوانیەکان یان لە ڕێی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان سکاڵای یاساییان لەسەر تۆمار دەکەین و هەر پرسیارێک شتانە بوو ئێمە ئامادەینە.
چەند ڕێکخراوی ژینگەی بەشدارە 16 ڕێکخراوی ژینگەی بەشدارە